ای رفیقانی طریقت گردی عشقم شارکه ما الله ميرودي ميلي داب من ظلمه قولي داب وشيا ميلي داب ومن قولي داب وشيا دشي بولا ودي زبير دوا دشي بولا من شاورم کردی تو بۆچی نەهاتی من چاوەڕێم کردی تۆ بۆچی نەهاتی وا منێ جێشوا و جابە کەسوماتی وا منێ جێشوا و جابە کەسوماتی و نارنجە و نارنجە و مەمکە کەولی مۆیا و نارنجە و نارنجە و مەمکە کەولی مۆیا و وەی ئەو کراسە کوردیادن ئەی قابل بە تۆیا و وەی ئەو کراسە کوردیادن وەی قابل بە تۆیا و بینەرانی عزیز و خۆشەوی سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدار و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر. هونەرمەند یان گۆرانیبێژی ئەم جارەمان کاک بەهمەن کەمالە. کاک بەهمەن کەمال یەکێک لەو گۆرانیبێژانەی شاری سلێمانیە کە بەم تەمەنە گەنجیەوە لە بواری گۆرانی فولکلۆر و هەروەها گۆرانیە ملیەکانە بەردەوام و چالاکیەکە. مەبەست لەم بەرنامەیە ئەوەی بوو کە کاک کەمال بەم گەنجێتیەوە بەم تەمەنە خوارەوە کە زۆر کەس ئەڕوات کاری تر ئەکات کاری کلاسیکەکەوە هەروەها کاری نوێیەکە پاپەکە ڕۆپەکە بەڵام ئەم هاتووە ئەو شێوە و ستایلە فولکلۆرە کوردیە ڕەسەنەی هەڵبژاردووە بۆ گۆرانی کوردیا بۆ خزمەت بە گۆرانی کوردی بۆیە هەموو ئەو هونەرمەندانەی کە پێشتر خزمەتیان بە مۆزیک و گۆرانی کردووە لە شەودانیشتن ماڵانەوە بگرە هەتا کاری ستیدیۆ وەک مامۆستا عەلی مەردان و وەک مامۆستا تایر تۆفیق و زۆربەی هونەرمەندانی تر هەموویان خزمەتیان بە گۆرانی و مۆزیکی کوردی کردووە
و تەنانەت ئەو گۆرانی بێژانەیە کە لە شایی و حەفلە و زەماوەندەکانەوە لە بۆنە تایبەتیەکانە گۆرانیانوتە هەر ئەوانە بوونبوونەتە هۆی پاراستنی زمان و فەرهەنگ و ئەدەب و کولتوری کوردی ئێمە ئێستش تا ئێستا بەردەوامە خۆشبەختانە زۆربەی هونەرمەندان کە تەمەنیان لێگوزراوە لە حیات تاماوانە هەر بە بەردەوامی خزمەتەکەن و لەم بەرنمەیە تیشەخێنی سەر کۆمەڵێک بەرنامە یا کاری هوەری کاک کەماڵ بزانین کاک بەهمەن کەماڵ بزانین چی کردووە و دەیەوێت لە داهاتوە چی بکە و هەڵسەنگانێکی هەبێ بۆ بواری هەم پێشینانی خۆی و هەم پێش خۆی و هەم دوای خۆشی و هەم ئێستاشکە لەگەڵ خۆی نسلێک هەن گۆرانی کوردی ئەڵێن و خزمەتی مۆسیقا و گۆرانی کوردی فلکلۆرەکەن کاک کەماڵگیان کاک بەهمەنگیان زۆر خۆشحاڵم ئەڵێم کاک کەماڵ کە لە بەرنامەی ئاوێنێ هەنەر ئامادەی لەبەرەوە کاک کەماڵ و کاک بەمەجەلاجان سپاس بۆ ئێوە بۆ بەرنامە جوانەکەتان ڕێز و سڵام بۆ هەموو ستافی ئەو بەرنامە هونەرە جوانەی بەڕێستان و بەڕاستی خزمەت بە هونەری کوردیەکەن من زۆر خۆشحاڵم کە لەم بەرنامە جوانە بۆمە میوانی ئێوەی خۆشەویست و بەڕێزە هەر بژیت ڕۆژڵات تیڤیش بەڕاستی بە ئەرکی سەرشانی خۆی زانیوە و بە بەردەوامی خزمەتەکە درێغ ناکات هەموو هونەرمەندان بەسەرکاتەوە دڵنیام نەکرد تەنیا هونەری گۆرانی وتن بەڵکە هەموو هونەرەکانی تریوادارم مەجال هەبێ ئەو هونەرمەندانێت تریش بێن لە ڕۆژڵات تیڤیەوە قسەی خۆیان بکەن بۆ جمهورە بۆ جەماوەرە بۆ خەڵکی کوردی خۆشەویست کاک بەهمەن پێم خۆش بوو باسێک لە خۆت بکەیت کاک بەهمەن کیە چون سەرەتای بەرنامەکەمان وایە هونەرمەندان خۆناسانی گەیانێ بۆ بینەرانی بەڕێز فەرموو من لە ساڵ 1986 لەدایک بووم لە شاری سلێمانی لە ساڵی 2003 هاتوومەتە ناو واری هونەری گۆرانی وتنەوە لەو ساڵانەوە کارم کردووە لە شوێنی تریش ئاماژەم پێ کردووە بە حەقەت کە کارم دەستم کرد بە کاری هونەری وەکو هەموو گۆرانی بێژێکی سەرەتایی لە چەند مەرحەلەیەکەوە تێپەڕم کردووە خۆت زانی هەموو گۆرانی بێژە پێویستی بە پڕۆفە و بە شێوەی لەبەرکردنی مۆسیقا و کۆمەڵی مەقامات و ئەوانە هەیە منیش بەدەر نەبووم لەوە فێربوونی زانستی مۆسیقا زۆر ڕاستە تۆ گەر وەکو ئەکادمیش فێر نەبی پێویستە سەماعی شتێک شارەزابی چونکە بەڕاستی لەبەرکردنی مەقامات و ئاواز و کۆمەڵشتی تر زەرورە بۆ گۆرانی بێژا بۆ هونەرمەند کە بتوانێت لەو شێوە شارەزایی هەبێ منش لەو ساڵانەوە کە کارم کردو تا ئێستا بەردەوام دانەبڕام لە هونەرەکە بەڵام لەو ساڵانی کە دەستم کرد بە کاری هونەری کاری دیارم نەبوو وەکو چۆنەڵی ئیشی دیارم نەبوو تەنها من لە بۆنەوە ئاهەنگەکانە بەشدار بووم چکەم خۆم لەسەر ستایلی میلی ئیشەکەم لە بۆنەوە ئاهەنگی زەواج بەشداری ئاهەنگەکان مەکرد تیپی مۆسیقامان هەبوو دواتر کە بیرم لەوە کردوانێ من بتوانم کەم ساڵانە خەریک بووم ئیتر کاتیەوە هاتووە کە کارێ بکەم کە بە حەقەت خەڵک بزانێت کە من خەریکی بواری هونەریم و ئەو خەڵکی کە منی بە من ئاشنانەوە بتوانن بە کارەکانی من ئاشنا بن خۆشبەختانە لە ساڵی 2013 هەڵسام لەگەڵ چەند برادێکی موزیکشەنی بەتوانە کە لە سلێمانی کارەکەن لەوانە کاگارم سەرداروان لە ڤینۆسۆدوێ کارێکی تۆمارکردنی دەنگەکەم لە لای ئەوان ڕیکۆرد کرد و ئەنجاممە پێم باش بوو ئیشێکی کوالەتی ئیشیشی وەکەم وەکو ڤیدۆ کلیپ خۆشبەختانە لەگەڵ کاک پێشواتەی بوو کاگاری عالی لە کۆمپانیا بڵارد کاری ڤیدۆ کلیپەکەیم بە ئەنجامگەیان ئەوەی وەکەم بەرهەمی من بوو وەکو ڤیدۆ کلیپ کە هات پەخشم کرد لە کەناڵەکان و لە ڕاگەانەکان بەڵێ لە ساڵی 2013 نەکسیانزە بڵێ لە 2013 چواردە 15 بەم شێوە من کارەکانم ئەنجامەوە سێ ساڵە کاری ڤیدۆ کلیپەکان بەڵێ من حەزەکەم باسێک لە هونەری گۆرانی ملی بکەی ئێستای شاری سلێمانی چۆن ئەیبینی لەگەڵ پێشینانی خۆی حەزەکەم باسێک لەوە بکەی کە دیارە زۆر گوێت گربە لە هونەرمەندانی کۆن و لە دوور و نزیکەوە ناویان بیستووە زۆر ڕاستە وەکومە هەمومان نەزانین کە لە ساڵانی زوو کار کراوە بە ڕۆحێت کار کراوە بە حەقەت گۆرانی بێژ کەم بوو خۆشتان باشتر شارەزان گۆرانی بێژ کەم بوو ئەتوانی توانە بینە و دەنگانی کە هەبوون بوون بە مێژوو بۆ ئێمە بۆ داهاتوش ئێستش ئێمە توانین بڵین ئەو دەنگانی کە لە زوو ئەوتراوە دەنگێکی وان دروست نابێتوانێ ئەو دانیشتانی کە زوو کراوە ئێستا توانین بڵین کاریان بۆ کراوە تۆ گۆرانی هەبوو لە دانیشتناوتراوە ئێستا کاری وەکراوە بە کوالێتی لەبەرەوە ئەوان پەیامی خۆیان گەیان ئەوان مێژووی خۆیان تۆمارکە بوون بە مەدرسە بۆ ئێمە بۆ داهاتوش خۆشبەختانە کە ئێمە گەنجین ئیسپادە لەو دەنگە ڕەسەنان ناکەین من نتوانم بڵم ئیسپادەم لەو دەنگە ڕەسەنانی زوو کردووە کە ئێستا بوون بە مەدرسە و بۆ ئێمە و بۆ داهاتوش من ئیسپادەم لەو دەنگە کوردیانە کردووە ئەو شەوە ئاهەنگانی کە زوو کراوە بە ڕۆحێت کرابوو بە حەقەت ئەتوانم بڵم ئێستا و شەوە ئاهەنگانی کە ئاکرێ و کۆمەڵی خەڵک سەریاوەتە دانیشتن و شەوە ئاهەنگ تەنها حەزە بەڕێی منە حەزە نەک ڕۆحێت ئەو کاتە بە ڕۆحێت هەم هونەرەکە بووە
هەم حەزەکەشی لەگەڵا بووە ئەوان بەدڵیان کرد خەڵکی لەبەرەوە بۆ مێژووی تۆمارکە ئەلبەتە شتێ بەڕوحێت و بە توانای تاقە بکرێ گومان لەوەشانێ کە مێژوێ بە خۆی تۆمارەکە ئێستا ئمە دیقەت بین گۆرانی ئەم سەردەمایی ئێستا باس لە ئێستاکەن فترێکی زۆر کەم ئەڕوات ئەنی زۆر زوو لە زاکری خەڵکە نامن ئایا زاکری خەڵک هیلاک بووە یاخودەوەیە کە خەڵک تێگەشتووە لەوەی کە هوەری ڕەسەنی کوردی کامەیە هوەری ئەم سەردەمەش کامەیە من ئەوەی بووە بۆچم کە بەم شێوەیە بێت هیوادارم جارێکی ترمە بتوانین جارێکی تر ئەو هوەرە کوردی کە هەمانە لە زووە هەمان بووە بیهێنین جارێکی ببیێنەوە بە چاوی خەڵکە چونکە بەڕاستی هوەری کوردی زۆر دەوڵەمەنە زۆر 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 شتی جوانی پێەیە ئەگەر ئمە بین کاری لەسەرکردن گومان لەوەژ نییە کاری زۆر جوانی لێ دروست دەکرێت ئەو هەنەرمەندانەی پێش ئێوە کێ بوونەوانەیەک لە شاری سلێمانی لە باشووری کوردستان بەگشتی ئەوەی من شارەزایمە بەوەکو شارەزای وەکو بیرکردنەوەی خۆم لە سلێمانی لەو دەنگە ڕەسەنانە کاک مەحموود محەممەدە بووە کاکەریم غەمزەی هەبووە وەکومانی کە میلین کە من بیرم بێت لە شاری سلێمانی ئەوەی کە من بیرم بێت چەند هوەرمەندێکی تر بوون بە کاک ئەحمەد شەماڵ بۆ بە حەقەت بڵێ کاک ناسیری ڕەزازی بەڵێ خەڵکی ڕۆژهەڵاتی ئێرانە بەڵام لێرەش کار و چالاکیەکانی هەر بەردەوام بووە ئەوانە زوو هەر لە زاکری ئێمە ماونەتەوە تا ئەسەژەوەتان خوا بەزای دەنگێکی ڕەسەنی کوردی جوانیان هەیە من بە حەقەتی سپاتم زۆر لەو دەنگە ڕەسەنانە کردووە کە لە سلێمانی ئێمە گوێبیستین چەند گۆرانی بێژی تر هەبووە بە حەقەت کە ئێستا ناتوانین نایەتەوە بیرمان کە چێ بوون بەڵام دەنگی ڕەسەنی ئەوانە بوون کە بە حەقەت کە ئێستا باسمان کردن دەنگی کوردی ئەو دەنگە کوردیانە بوو کە لە شاری سلێمانی هەبوون ئەی ئەوانەی ڕۆژەڵاتە کردبزانی شارەزای وەکو کاک برایمی قادری وەکو ڕەسوڵی نادری وەکو سەی محەممەدی سەفایی ئەمانە هەمووی دەنگی ڕەسەنی ڕۆژهڵاتی ئێران بوون ڕۆژهڵاتی کوردستان بڵێ بە حەقەت زۆر دەنگی جوانیان هەبووە ئێسەس کە ئێمە جوان لێگرین هەر سەگەنەوە دەقەیەکە جۆمان لێگرتوون مامۆستا حەسەن زیرەک بۆ محەممەدی مام لێ بووە ئەوانە تو بڵی مامۆستان نەکوونەرمەندن تا چەند ئیسفادت لەوانە کردووە حەزت کردووە گوێ لە گۆرانی ئەوانە بگری وڵی زۆر بە تاکیدی زۆر گوۆم لێگرتوون بەڵام هیچ کاتی هەوڵم نیاوە گۆرانەکانی وان ناشرینکەم خۆم ناوە لە قەرەوە گۆرانچکە بە حەقەت زۆر گۆرانی قورسیان هەیە هەنێ مەقاماتیان توانن بڵێن ئێمە بەتوان بە ئێمە ڕاستی سەراحەتە بڵین خۆشە بەرهەمی خۆیان بووە بەرهەمی خۆیان بووە عنی جوایەکی تر ئەگەر بێشی لەیتوانێ بڕواناکەم ئەو توانای ئەو حەقی بیتێکە ئەوان و کردویانە ئەو حەقیان ناوەتێ بەسێک لە بەرهەمەکانی خۆت بکەین کاک بەهمەن بزانم دوو سیدیت کردووە و باسی کلیپەکانیش کرد کە سێ کلیپت کردووە بەڵێ حەزەکەم باسی گیان بکەی فەرموو ڕاستەکەی لە ساڵی 2007 لەو کۆمەڵە کاری حەفلە و کاری تەلەڤیزیۆنی و چاوپێککەوتنی و ڕۆژنامە و بەرحەڵ لە زۆر شوێنە دانیشتن و ئەمانەت بووە گۆرانی دووتووە بەردار بووی ئەو بەرهەمانەیە کە وەکو تۆمارکردن تۆمار کراوە کاک جەلاجامە لە ساڵ 2007 یەک سیدیم تۆمار کرد بڵێن توانین بە های کوالیتی نەمان کرد گەر کەسە بتوانە و تاقی خۆی توانێت ئیشکە ئەو کاتەش من دەرنەکەوتەوە بە حەقا ئێستاش دەتوانم بڵێم کۆمەڵی خەڵک لەوانێ یەکەم جار بێت ئەگەر بەرنامەی من ببینێ یەکەم جار بێ ئاشنا بێ بە دەنگی من چکە ئەمە گۆرانی بێژمان زۆرە بە حەقەت ئەگەر توێ سەرکەوتنێکی باش بێنی ئەبێ هیلاکبی ئەبێ خەباتکەی چۆنەڵی خۆبی ماندوو بکەیت چونکە هیچ شتێک بەبێ ماندووبوون نابێت گومان لەوەش نییە من لەو ساڵانێکە ئەو سیدەم ڕیکۆرد کرد و تۆمارم کرد خسمە بازاڕەوە ئیشی بازاڕی بوو زیاتر ئەو بوو یەکەم کاری من ئەوە بوو وەکو سیدی دووەم سیدیشم لەم ئاخیرانە بوو بوو بۆ نەورۆز بوو بڵاوم کردوانێ بەڵام بەهۆی ئەوەی کە وەسعی کوردستان و ئامی عێراق لە هەرێمی کوردستان بەرەو ئاقارێکی ناخۆش ڕۆی بەداخەوە بە حەقەت هیوادارین کە ئەم زوروفە بە بارێکی ترا بشکێتوانێ و بکەوێتینەوە سەر بارێکی ئاسایی هەمومان بە حەقەت ئەگاداری ئەوەن کە وەسعێکی ناخۆش بەسەر هەرێمی کوردستانە و چەند هونەرمەند و چەند گۆرانی بێژی شێن کە چەند کاری و چالاکیان ئەنجامەوە لەبەر ئەم وەسعە کارەکانی خۆیان ڕاگرتەوە منیش بەدەر نەبووم لەو گۆرانی بێژ و هونەرمەندانە هەڵبەتە هەر نەوەستاوین هەر کارمان کردو هەر کارم کردو منیش ئیتر لەم ساڵی ئاخیریشە ئەو بۆ سیدیم قسە بازاڕەوانێ و خۆشبەختانە کاری سیدیەکانەوەوانە کێ مۆزیک وشتی بۆ کردووە بەڵێ من گۆرانیەکانی هین فولکلۆر بوونی خۆت بەڵێ هەنێ لە تراکانی کاری خۆم بوو هەنێ تراکانیشی ئاوازی فۆلکلۆر بوو چونکە من وەکو باسم کرد ئیسپاتم لەو ئاوازە فۆلکلۆرانە کردووە کە پێشووتر هەبوون وەکو هونەرمەندانی پێشووتر باسمان کردن هەنی ئاواز و هۆنراوە و تەکسی ئەو هونەرمەندە ڕەسەنانە بوون هەنی گشان کاری خۆم بوو
و کاری موزیکی شێتوان بڵم زۆر لە بنەماڵی هونەرمەندی خۆشەویست لێرە و ڕێز سڵام بۆ خۆی خانەوادەکەی هەیە هونەرمەندی بەرز و بەڕێست کاکە کەریم خەمزەی خۆی بنەماڵەکەی دایمە هاوکارە من بۆ کارە هونەرەکانم توانم پاڵپشتێکی باشم بوون بۆ هەموو کار و چالێکەکانم سپاسی لێرە حرمەت و ڕێزم بۆ خۆی و بۆ کوڕەکانیشی کاکەریم هەیە هاوکارێکی باشم بوون بۆ ئەو کارە کەریم بەڕاستی هونەرمەندێکی گەورەی کوردە خزمەتی زۆری کردووە حرمەت و ڕێزم هەیە سەردەمێکە گۆرانیەوە بەڕاستی ئێمە بە دەنگی ئەوان زیاتر ئێستش لەخوا بەزابێ لە ژیان ماوە و ئەو کاکەریم بەس بەداخەوە ئێمە ئەڵێ مردووپەرستی زیندوو کوژین ئەمە قسەیشی ڕاستیە لە حەقەت ئێمە لە کورداوین تا شخصێک نەچێتە ژیانێکی تر و نەڕاتەوە بەحقە لە ژیان نامێنێ ئێمە قەدری و هونەرمەندی ئەو شخصە نازانی دواتر کە لە ژیان نامێنێ ئەڵێن پیاوی چاکبیان ئەو کەسە کەسێکی وابوو کەسێکی وابوو کاکەریم بخۆی ئێستا زیندووە هیوادارم کە ئەوەی زیندووە لەم کاتێ ماوە خزمەتی بکرێت وەک لەوەی کە دوا ڕۆژ لە ژیان نەما بڵێن وڵایە و هونەرمەندە پێویستە پەیکەری بکەن ئەو ئێستا پێویستی بە هاوکاری بەدەستگیرەوەی هەیە نێک ئەو کاتێک ئەو لە ژیان نامێنێ پێویستە ئێستا لەم کاتێ من هیوادارم کە دەستگیرەی ئەو هونەرمەندە ڕەسەنانە بکرێت کە دەنگێکی ڕەسەنیان هەبوو ئێستا ماون لە ژیانە هیوادارم کاکەریم بە هەر حاڵ تەندروستی باش بێت تۆزی چاوی کەس بووە زەعیف بووە چاوی هیوادارم کە وەزعی باش بێت و بیبن علاجی بکەن بە گوێمان لە گۆرانی جنابەت بێت کە کلیپت کردووە بەناو سوورە گوڵوانیە بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست با گوێمان لە کلیپێکی بێت ئاوازی کیە؟ ئاوازی فۆلکولەرە تێکسی هونەرمەندی گەورەی کورد مامۆستا حەسەن زیرەکە ئەو گۆرانیە لە دوو گۆرانی کۆکتێلانی ڕێکۆردە لە گۆرانی دووەمیشان گۆرە ئاوازی خۆمە و هونراوی خۆمە بەڵام گۆرانیەکەمان ئاوازی هونراوی مامۆستای گەورە هونەرمەند حەسەن زیرەکە سوورەگوڵ بەڵێ گۆرانی سوورەگوڵ با گوێمان لە گۆرانی سوورەگوڵ بە دینە خزمەتتان بۆ درێژێ بەرنامەکە بینەرانی بەڕێز و خۆشەویست. ئامینم سوورە گوڵڵای بەلەن جەولاری ئامینم سوورە گوڵڵای بەلەن جەولاری ڕاستم پێ بڵێ جوانێ و بۆ لێم بێزاریە ڕاستم پێ بڵێ جوانێ و بۆ لێم بێزاریە ئەستاوەرە لام مای ببۆنەی کارێ و ئەستاوەرە لام مای ببۆنەی کارێ و بە کوێری دوژمن بەو دیدە یاریە بە کوێری دوژمن بەو دیدە یاریە ئامینم سوورە گوڵڵای بەلەن جەولاری ئامینم سوورە گوڵڵای بەلەن جەولاری ڕاستم پێ بڵێ جوانێ و بۆ لێم بێزاریە ڕاستم پێ بڵێ جوانێ و بۆ لێم بێزاریە بۆلێ مەڕەنجاوی بۆ نای بۆلام بۆلێ مەڕەنجاوی بۆ نای بۆلام من تۆ خۆشاوێ وەسەوەرالام من تۆ خۆشاوێ وەسەوەرالام ئامینم سوورە گوڵڵای بەلەن جەولاری ئامینم سوورە گوڵڵای بەلەن جەولاری ڕاستم پێ بڵێ جوانێ و بۆ لێم بێزاریە ڕاستم پێ بڵێ جوانێ و بۆ لێم بێزاریە دريلي مويكايل ببايبا وشيين دريلي مويكايل ببايبا وشيين سركل مي آلي وي وي برابي الخيين سركل مي آلي وي وي
مويكايل بباي ما وشيا تركلمي آلي وي وي برابي على خيا تركلمي آلي وي وي برابي على خيا ناس كن ازداري دقاني دايا ناس كن ازداري دقاني دايا شرطم بو شرطا كلا ضلمايا شرطم بو شرطا كلا ضلمايا زور دلي جوانايا خندو بيكنين زور دلي جوانايا خندو بيكنين بركب ملاوى وي وي شوخي نازنين بركب ملاوى وي وي شوخي نازنين دريري مويكال بباي باوشين دريري مويكايل بباي باوشين تركلمي آلي وي وي برابي الخيا تركلمي آلي وي وي برابي الخيا کاک بەهمن پێش کلیپەکە باسی کۆمەڵە یارمەتی کراوی وەکەوانەیە کاک کەریم خەمزە و بەرحەڵ کی یارمەتی دەرت بووە بۆ کاری هونەری بەدەر لە کاک کەریم و وڵی ئێستا بڵێن ئاماژیان پێکەم وردەکارەکانی وەک بنە ماڵا وەک بەڵێ من دایکم و باوکم بەڵێ دایکم و باوکم هیچ کاتە ڕێگیرم نەبوون بەڵکو دایکم بە تایبەتی هاوکارم بۆ کارەکانم ئەتوانیم لەگەر باوکیشم هاوکارم دایکم هاوکارێکی باشم بۆ لە بنە ماڵی خانەواتی خۆم براکانم چەند هاوڕێکی خۆشەویست چەند هاوڕێکی خۆشەویست کاگهێر شۆوان بە حقەتەوانیش دایما گەر سوچێکی ئیشەکەشیان وەگرن بۆ چەند بەرنامەی هونەری ئەرکوماندبوونیان ناوەتە بەر زەحمەتی خۆیان لە ڤیدۆ کلیپ لە کارەکانمە ئەوانیش هاتوون بەشداری ئیشەکانیان کردویان بۆ نمونەگەر لە پشتی کامێرە شوو بێ هاوکاری باش بوون لە هەر بوارێکی تراوە بێ هاوکارم بوون چەند دۆست و برادێکی وەک چۆن ئێستا بۆ بەرنامەیەکی هونەری چەند دۆست و برادێکی خۆشەویست کە ئاوا بۆ بەرنامێکی هونەری بەڵێ بەدەرنین کەوانە چکە هیچ کەسێ بەبێ پاڵپشتی کەسانی تر ناتوانێت کارەکانی خۆی ڕاستڵەکەنە و باتە پێشەوە منیش چەند برادێک و دۆستێکی خۆشەویست دایمە لێم نزیک بوون هاوکارم بوون بە حقەت هیوادارم هەر نمونەیان زۆر بێت ئەو کەسانێک کە خزمەتی هونەرمەندانەکەن و لەگەڵ هونەرمەندانە ماندووە بنەوەن شەر جزۆ خزمەتە بەشێکە لە خزمەت وابینە سەرەوەی کە جاران بەرچەند ئاماژێکمان پێکرد لە سەرەتاوە جاران هونەرمەندان دانیشتن لە ماڵێکە کاستێکیان تۆمارە کرد ئەم کاستە سیرەکەی بەسەر تاسەری کوردستانە ئەگەڕاو بڵاو ئەبووەوە چێژی تایبەتی هەبوو بەرناکەوت لە تۆمارگاکانە ئەدبینی خەڵک کاک جەلاجان لەسەر قسەکەی جەنابە عەفوو کاک ناسیر ڕەزازی لە من لە چاوپێکەوتنێکا بینیم لە ڕاگەیانێک لە تەلەڤیزۆنێک باسی یەک شتێک وتی ئێمە من چەند کارم کردووە ئێستا شتامی و کاسێتە نایکە لە شەو ئاهەنگێکا تۆمارم کردو گۆرانی چیمەنەوە چیمە وتی دانیشتین مۆسیقا ڕۆی ئێمە دوای مۆسیقا دوایە کەوتین یەکسەر دوای مۆسیقا کەوتین و دەنگمان ڕێکۆردەکرد لە ژوورێکا تۆمارمانە کرد کەواتە و کاتە چەند بە کوالەتی نزم بە ئالەتی کەمیش کراوە بەڵام سێرەکەی مێژووی بۆ خۆی تۆمارکە ئەمە دیارە بە ڕۆحەتی زۆر هونەری کراوە دیارە ئەو کەسانی کە لەگەڵ ئەو کەسانە بوون کە ئەو کاتە کاری هونەریان کردووە بە ڕۆحەتێکی زۆر پاک و هونەری ئیشان لەگەڵ کەسانە کرد بۆ مادە نەبووە تەنها بۆ خزمەتکردن بووە بۆ ڕۆحەتی ئیشەکە بووە هەستی کوردایەتی کوردایەتیاوە بەڵێ بە حەماسەوە ئیشانت چڕاوە بە زۆرە بە تەمۆحێکی گەورەی هونەریەوە هاتوونەتە ناو بوارەکەەوە گومان لەوەش نەبوو کە بۆ مادە نەبووە چونکە ئەو کاتە زروفی خەڵک ئەو تۆ نەبووە ئەتوانین بڵێن سەرمایهداریەوە زۆر نەبووە بەڵام لەگەڵ ئێستا سەرمایەکی زۆر هەیە و ئالەتی زۆر باش هەیە و ئیشی کوالەتی زۆر بەرزەیە زۆر بە کەمی مێژوو خەڵەکە بینی لە هونەری ئێستەیە ئەتوانین بڵێن بڕوا ناکەم جارێکی تر مەگەر زۆر بە دەگمەن دەنگی ڕەسەن گەڕێتەوە بۆ ناو هونەری کوردی بشگەڕێتەوە زۆر کەمە ئەتوانین بڵێن چەند ساڵێکە زیاتر ناخایانێ بەڵام ئێستا بتوانین بڵێن دەنگی مامۆستا حەسەن زیرەک و تایر تۆفیق و عەلی مەردان و ئەو هونەرمەندانەی کە لە ڕۆژهەڵات کاریان کردووە مێژووی ساڵها ساڵ بخوانە تا کوردی ژەبێ بۆ خۆیان تۆمار کردو و گومانیش لەوە نییە تا سەردەمی شەبێ تا سەردەمی کۆنیش وەرسا گەردیقەت بین لە شاشەکانەوە چەندەها هونەری کوردی هەیە بە شێوەیەکی تازەگەری ئیشان لەسەر کراوەوە زیینوە ئەکرێنەوەوانێ ئەمانە جێگای خۆشحاڵێ بە حقەت هیوادارین نمونێ و گەنجانە ئەن وەکو ئەو گەنجانی کە کارەکەن لەسەر هونەری و ڕەسەنی کوردی هەر نمونیان زیابێ ئەم پێم خۆشە بە حقەت دایمە هونەری کوردی بەرەو پێش و ئاستێکی باش بچێت بۆ لە وڵاتانی دەرەوە ئێمە دایمە تاقەمان وایە جۆ لە هەموو زمانێکی جیاوازەکرین ئەی بۆ هونەری کوردی نەچێتە ئاسی دەرەوە
بۆ دەوڵەمەنی خۆی نەچێتە ئاسی دەرەوە لە ئاسی دەرەوە جۆ لە هوەری کوردی بکرین پێم خۆشە هیوادارم جارێکی تریش ئێمە هەوڵی ئەوە بین بە هەموو لە یەکمان هوەری کوردی بەرەو پێش و ئاستێکی باش بەری هیوادارم کاک بەهمن پێت وایە توانی بیتیان ئەم جیلەی ئێستا نوێگەرێک لە گۆرانی کوردیا بکەن یا بۆ خۆیان شتێک بە هوەری کوردی ئیزافیان کردوێت یا هەر ئەو ملودیە کۆنانن یا ئەو ملودیە ڕەسەنانە و تویانێتەوە شتی تازیان پێی زیاد کردووە بەڵێ بەتاشیدی خۆشببختانە چەند هوەرمەند و چەند موزیکژنێکی باش هەن کە لێسەر لە لێرە و لە درەوەی وڵاتیش کە موزیکژەنی کوردن و هوەرمەندی و گۆرانی بێژی کوردن کارەکەن بە حقت ئەتوانین بڵێن ناتوانین بڵێن ئەوەی کێتر لە مێژووە کراوە ئیتر ئێستش هەر هیچ ناکرێت بەڵێ ئەکرێ کاری زۆر باش ئەکرێ کاری زۆر جوان ئەکرێت دەستخۆشی لە هەموو ئەو گۆرانی بێژ و هوەرمەنداناکەم کە کاری جوانەکەن من هەر کارێکی جوان بینم هەر کەسێ بە کێشەمان نییە بەس گرنگەوەی دەنگەکە جوان بێ ئیشەکەش جوان بێ مادەم ئامادەی ئەومانتەیە کە هەموو کات تاقی ئەومان هەیە سێری ئەم ئیشە بکەین یا جۆبیستی ئەم ئیشە بین زۆر جارێمە لە شاشەکانەوە بینین ئیشێکی زۆر جوان و پرۆفشنال بۆ شخصێک کراوە یان بۆ گۆرانی بێژیان بۆ هوەرمەندێک کراوە بەڵام کاتێک جۆ لە دەنگی ئەم شخصا ئەگرین سیرەکەن حەقی ئەو جوانی ئیشەی نییەوە کە بۆی کراوە بەداخەوە ئیتر ئایا توانای تاقی دەنگی ئەم شخصە ئەمنەیە نازانم یان کارەکەی بە جوانی بۆ نەکراوە یان تاقی دەنگی شخصەکە بەم شێوەیە من هیوادارم و کەسانی کە کارەکەن تەنها تەرکیز نەخەنە سەرەوەی کە ئیشێکی کوالەتی سوڕێکی جوانیان بە ئەهۆی ئافرەتێکەوە بێن خۆیان پیشانی کۆمەڵە خەڵک بن هیوادارین کاریش لەسەر دەنگیشیان بکەن ینی زۆر پێویستە ئێمە کاتێک گۆرانێکە چڕین دەنگێکی جوانیش بین بە جۆی بینەر و جۆی ئەو خەڵکەیە کە ئێمە بینێ ینی تۆ تەنها ئیشی سوڕە شەرد نییە ئەی بۆ حەسەن زیرە خۆ سوڕەشی نەبووە ئەو هوەرمەندە کۆنانە ئەی بۆ توانیان مێژووی گەورە بخوان تۆمارکەن و ئێستا لە گوێی ئێمە هەر زرنگێتەوانە دایمەکە جوان لێگرین بڕوان پێ بکە لێو دقیقە ئێمە ئەوان ناژین بەجددی ئەنی زۆر سەراحەتەن بڕۆین ئەو دەنگانە سوڕەشیان نەبووە بەس بۆی دەنگەکان جوان بووە میلۆدەکان پاک بووە بە ڕوحەت ئیشکراوە سەرەکەی مێژوویەکی زۆر گەورە لە ناو کوونەری کوردیا بۆ خۆیان ماوەتوانە و لای ئێمەش هەیە کاک بە من بۆ زیاتر گۆرانیەکان شادن لای جنابێت حەزت لە گۆرانی شادە هەرچەند ئێمە کورد هەمیشه حەزمان لە گۆرانی شادە ڕاستە بۆ درفەتێکە گەڕین کە گۆرانی شاد بڵین کاک جەلاجان من پێم خۆشە لەسەرەوە قسە بکەم زۆر کە زەڵێ بۆ تۆ گۆرانی سلۆ ناچڕیان گۆرانی خاو ناچڵێ ئەگەر دیقەت بین زۆر کە من ئەو کەسانی کە لە بواری ئیقاعیان لە بواری دەرتۆڵی شادە کار ئەەکەن کار کراوە من باسی هەنێ شەخص ناکەم بێن بە کیبۆردێکەوە بە سایزەرێکیان دانیشتنیەکە بەیانێکرێ بە سیدێک و خێرە بتە بازارەوە بەجددی ئەمە جیاوازن لە ئیشێکی پرۆپشناڵی زۆر کوالەتی زۆر کوردی کە ماندووبوونێکی زۆر ستافێکی گەورە ئیشی تیاکە ئەمە بەدەرە کاک جەلاجان لەوەی کە من بێم لە دانیشتنێکە لە شەوی ئاهەنگێکە سیدێک تۆمارکەمان گۆرانێک دوو گۆرانی بڵێم و بەیانی بکەوێتە بازارەوە ئەو کارانی کە من کردومە بۆ ئەوە بۆ هەم بە دەنگ هەم بە سوڕە هوەری کوردی جارێکی تر بێنم پیشانی خەڵکی بینەوانێ هەم ئیش لەسەر دەنگەکە بکەین هەم ئیش لەسەر سوڕەکە بکەین هەم ئیش لەسەر هوەری کوردیەکە بکەین گومان لەوە نییە خۆشتان نەزان لە بواری فەنەکە ئیشەکەن کاتێک دۆ بەرهەمێکی هوەری دروستەکەی لە بۆ هەر بوارێکە بە ئایا لە سلۆیا بیان لە ئیقاعیا بێ ئەبێ ستافێکی گەورەش ئیشی تا بکە ستافێکی هوەری ئیشی تا بکە من کە لەسەر ستایلی ئیقاعیشم کردووە دڵنیام لەوانەکە ئیش بۆ ئەو بوارە بۆ ئەو هوەرە بۆ ئەو ستایلە زۆر بەکەمی کراوە ئەو کەسانەشی کە کردوانە بە پەنجەکانی دەستەژمێرێ باسی هەموو هوەرێکی ئیقاعی ناکەن توانین بڵێن ڕێزەمەیە مناڵێک بێنە تۆزێ فامی کرد بێتوانی ئیقاعێکی بۆ کە ڕیتمێکی بۆ بکەروانێ لەگەڵ ڕیتمە ئەڕوا ئەمە شتێنێ بەڵ شێوازی وتن و شێوازی ئەتاکردنی گۆرانی ئیقاعی و شێوازی ئەو هوەری کە تۆ پێشکەشێکەکەی جیاوازە لە هەنێ هوەری تر هوەری ئیقاعیش ئەو هوەری کە ئەمە پێڵێن شاد و یان شایی شەر نییە مەکاکە تەنها لە بۆنەی بەهارە نەورۆزیان کاتێکی بۆنێ دڵمان خۆشە من ئینسانێکم 24 کاتژمێرم هەیە لە ڕۆژێکە خۆی گەورە هەموو ئینسانێک 24 کاتژمێریاوەتێ لەم 24 کاتژمێرە 5 سەعاتی دڵم خۆشە 5 سەعاتی وەسەتم 5 سەعاتی لەوانی کێشەمە بێ با کاتەکان نەبەستینەوەی بۆی بڵین کاکە وڵای گۆرانێکی شادێمە بە تەنها بێت لە ساڵ و ساڵێکە لە نەورۆزای جۆمان لێ بێ نەخێر من هەر کاتێ دڵم خۆش بە پێویستم بەوەیە کە جۆم لە گۆرانێکی ئیقاعی شایی بێ ئیتر ئایا هیوادارم ڕاگەیاندنەکانیش گرنگی بۆەوە بن کە ئیش بۆ ئەو هوەرە بکەن جارێکی تر ئەو ئیشەی قاعانەی کاکرێت لە ناو هوەری کوردیا ئێمە گرنگییان پێ بین و ئەو ئیشانی کە جوانن
ئیشی بۆنی کوردیان لێە لە شاشەکانەوە تەنها کات ئەوە نەکرێ بڵێن وڵا کاکە با لە نەورۆز ئەمیشە دابەزێ یان ئەمیشە نەورۆزیان لە بۆنێکی بەهاریان لە جەژنێکە با ئەمەر کاتە ئینسانی دڵمان خۆش و جۆمان لە ئیشێکی قاعی و شایی وای بگومانێمێش کورد نەتەوەیکی دڵخۆش و شادین ئەڕاست سەڵام بەداخەوە بەهۆی ئەم پارچە بوونمانەوە داگیرکراوی خاکمانەوە بێکیانیمانەوە تۆزە کاریگەری و تەسیری لەسەرماندا ناوە هیوادارین ئەو پارچەش نامێنێ هەر چوار پارچەی کوردستان کێمە هەر بەلای منەوە هیچ پارچەیەک نییە لە کوردستان هەمووی لە ناو دڵەیە یەک پارچێ بەڕێی ئێمە مادەم ئێمە هەمومان کە لەگەڵ یەکدا ئەنیشین یەک زمان قسەکەین گومان لەوەش نییە یەک پارچین هیوادارین یەک دڵ و یەک جەستەبین بۆ هەمومان دەست لەناو دەستیەک بۆ ئەوی کە کوردستانی خۆمان بەرەو پێشتر بەرین بەرەو ئاستێکی باشتر بەرین لە هەموو لایەنەکانەوە هیوادارم بۆ داهاتووەتەوێت چی بکەیت چیت بەدەستەوەیە شتێک لە خەیاڵتا بێ وەکو پرۆژەی تازە پرۆژە بەڵێ بەرهەمی تازە چیت بەدەستەوەیە ئەوە ئێستا ئەگەر لە هەر گۆرانی بێژیان هونەرمەندێک و پرسی کاری تازەیان هەیە ئەوانی کە کارەکەن منیش بەدەر نیم لەوەی کە کاری تازەمان هەیە کاری تازە هەیە پێویستێمە ئەگەر کار نەکەن کارنەکەی 2 ساڵ جارە ئیشێکی جوانکەین شەر نێت وە سیدێ بکەیت گومان لەوە نیە سەخت تۆ سیدێکی شەکەی بۆ ئۆرجیناڵێکی بێ هەموو مەسرفیشانی سەرشانی خۆ بێ تۆ گەر کۆمپانیەوە بەرهێنان نەبێ سەلم کاتی زروفی کوردستانە هەموو کۆمپانیەوە بەرهێنانەکان وەستاون جاران گەر دیقەت بین ساڵانەیشی جوان نەکرا بەڵام ێستا لەوەی ئەم ساڵانەی ئاخیر بە حەقەت بەداخەوە کاڵین باری زروفی هەرێمی کوردستان کەوتە ئەوەی کە لایانی ناخۆشەوە بەسەر وەسعی هەرێمی کوردستان ئەو لایەنەش بەدەر نەبوو لەو ناخۆشیە من کاری تازەم هەیە بە حەقەت پێم خۆشە کاری تازە شەکەم ئینشەڵڵا بەس چاوەڕێمە زروفە بەلایەکە بکەوێت تا کۆمپانیەوە بەرهێنانەکەم کەونەوە سەر پێی خۆیان ئێمەش بتوانین بەلایەنی ئەوان بە پاڵپشتی ئەو کۆمپانیانە ئەوە بەرهێنانانە بەرهەمەکانی خۆمان تەقدیمی کەین و پێشکەشی ئەو خەڵکێکین کە چاوەڕوانی کاری تازە لە ئێمە ئەکەن هیوادارم بتوانم لە ئایندەیە کە کاری تازەم هەیە ئینشەڵڵا بەس ناتوانم بڵێم لە فڵان کات و لە فڵان سەعاتە چونکە لەوانەیە نتوانم لەو کاتی ئەنجامی بم بەس پرۆژەی تازەم هەیە بڵێ هەر پرۆژێکی ئەنجامم دڵنیان کە هەر کاری قاعی و شایە چونکە من لەسەر ستایلی شەکەم بەردەوامی شەم لەسەر و کارم چونکە من خۆم لەو کاریابین موانێ هیوادارم زروفە بەلایەنێک بکەی و منش بتوانم کارەکانی خۆم گەێن مۆجارێکی تر بە خەڵکی و بۆ ئازیزە و خۆشویستانی کە چاوەڕێی کاری تازە لە منەکەن کاڵین کاری تازە و هەیە نیتە هیوادارم کاک بەهمەن چەند بەرنمەکەمان ڕوو لە کۆتایی هەڵام پرسیاری یاخ بۆ ئەو هاوڕێیانەی هاوتەمەنانەی خۆت کە ئەیانەوەی یان گۆرانی بڵێن یان گۆرانی بێژن چی بکەن ئێوە کە بتوانن زیاتر ئەم ڕێچکە فلکلۆریە ڕەسەنە کوردیە بگرن بەردەوام خزمەت بە گۆرانی و مۆزیکی کوردی بکەن لەو بوارە کە ئێمەش بەهەرحاڵ ئەوانەیە کە خرمانەیەکیان بەجێهێشت و ئارشیوی گەورەیان بوو بەجێهێشتوین ئەو هونەرمەندانی ملی ئێوەش بتوانن درێژە پێدەری ڕێگەی ئەوان بن ڕاستەکەی من لە هەموو شوێنانی تر وتومە کە چاوپێکەوتنێک کراوە لەگەڵ منە لەگەڵ هەر گۆرانی بێژێکی تر کە هونەری کوردی خۆشویستە بێ ئێمە بەدەم ناتوانین بڵین ئەتوانین بەدەم هەموو شتێ بکەین بەڵام گرنگەوەی کردەوەشمان هەبێت لەگەڵ دەمەکەیان من هیوادارم ئەو گەنجانی کە کارەکەن ئەو لایەنە ڕەسەنەی کە هەمانە ئەو لایەنە کوردی کە هەمانە فەرامۆشی نەکرێت بەڵێ هەموو کەسێک شەر نێت وەکو من بیر کاتەوانێ بەڵام من هیوادارم ئەو کەسای هەر کەسە بەستایی لێگی شەکە شەر نییە بوو کەس وەکو من ئیشکا و کارکە هیوادارمە گەنجانی کە وەکو من کارەکەن منەوە نم بۆیان هەیە کە هونەرێکی کوردی خۆمانی پێڵێن هونەری ڕەسەن فەرامۆش نەکرێت جارێکی تر ئەوانیش هەوڵ بن کاری بۆ بکرێت لە هەر وڵاتێکی ترێمەکەی بینین من چوون بۆ شوێنێک بۆ کارێکی هونەری بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ڕاستەکەی چوینە نا ئەو سیارەی کە پێی ئەڕۆشتین بۆ ئەو شوێنە هەر لێرە تا چوینێتە ئەو شوێن و هاتووی نەتوانێ زمانی ئەو شوێنە بووە سوڕێ ئەو شوێنە بووە تەنها لە نا ئەو سیارەی کە ئێمە پێی ڕۆشتوین هەتا هاتوو نیشتەوە هەر زمان و گۆرانی و هەر ئاوازە بەر جۆمان کردووە هی ئەو شوێنە بووە تم باشەم شوێنە تەنها لە ناو هەموو شوێنەکانی خۆیانە هەر شتی خۆیانە ئەی ئێمە بۆ لە ناو خۆمانە بۆ هەموو جوانی خۆمەوە هەموو سروشتە جوانە بۆ هەموو شتە کوردی کە هەمانە ئەو شتەی خۆمان خۆش نوێ منیش هیوادارم کە وەکو هەرێمی کوردستان وەکو هونەری کوردی جارێکی تر هونەری کوردی بێتەوە سەر ئاسی جارانی بێتەوە سەر و ئاستی کە ئێمە چاوەڕێیەکەین کە بۆن و بەرامی کوردی بێتەوە ناومان
خۆشببختانە چەند گۆرانی بێژ و هونەرمەندێکن کارەکەن بە شێوەیەکی زۆر کوردی جوانانە وادە من نمونی ئەو شخصانە زیابێت هیوادارم دەست خۆش بێت کاک بە من ئیشارەت بە شتێکی جوان کرد کە تو سێرەکەی چیتە وڵاتی هەموو تایبەتمەندی ئەو وڵاتەیە پێ دیارە بۆن و بەرامێ لە مۆزیکەوە چ لە تەسویلەوە هەموو باریکەوە فەرهەنگەکەیە دیارە توی بینی هیوادارم ئێمەی کوردیش مەرحەڵە چەند هوەری خۆمان خۆشەوێ و خاکو ئاوی خۆمان خۆشەوی دیارە هەمومان پێشمەرگەی ئەم خاکەین لە ڕێگای ئەم خاکەدا قوربانی زۆرماندا و خوێنی زۆرمان ڕژاوە بۆیە ئەمانەوێت لەوە زیاتر بێت خزمەت زیاتر بکەین وڵاتەکەی خۆمان وڵاتەکەی خۆمان بەربەسەر بەخۆیی بچێ کە ئێمەش بتوانین ڕۆژێک لە ڕۆژێن هوەری خۆمان بە دنیا نیشان بین و ئەم پارچش بە حکمی ئازادبوونەکەی تۆزێک ئەرکی قرسە لەسەر شانی و ئەو زیاتر ئەرکی لەسەر شانە بۆ ئەوەی پەرە بەم بوارانە بداوە دیارە هوەری کوردی یا هەموو شتێک شتە جوانەکانی کوردی بە دنیا پیشاندا و تەلەڤیزیونمان هەیە و کەسی سیاسیمان هەیە و کەسایەتیمان هەیە و نوێنەرمان هەیە و هەموو شتێکمان هەیە هیوادارمە سەرکەوتوو بێگە شتێکی تایبەتی هەیە من ئاماژم پێ نەکرد بێت جارێکی کاکە جەلادیان سپاس بۆ ئێوە بۆ برادرانی پشتی کامێرە ئێمە هەموو کات ئێمە دیارین ئەوان ماندووبوونەکە زیاترە کێشن سافی ئەو ستافی کە لەم بەرنامانە کارەکەن ئێمە نازانین لەوانەیە خەڵکی بێت بە تەنها ئێمە ئەبینێ نازانێت کە چەنەها لە پشتی کامێرە و ستافی ئەو بەرنامە و پرۆگرامە چەنەها کەس لە پشتی ئەم بەرنمەیەوەن سپاسی چاوی یەک بەیەکی ئەو کامێرەمانانە ماچەکەم کە لە پشتی ئەم بەرنمەوە ئەرک و مادوبوونی خوان جێبەجێەکەن سپاسی یەک بەیەکیانەکەم چاوی کەناڵەکەی ئێوە ماچەکەم خۆشەویستیم بۆ بەڕێزە هەیە هەلێرەوە حرمەت و خۆشەویستیم تا کوردستانی ڕۆژهەڵا دەنێرم هیوادارم هەموو کات هەر لە خۆشی و شادیا بن جارێکی تر حرمەت و خۆشەویستیم بۆ خەڵکی ڕۆژهەڵاتێ چاوی هەموو هنەرمەندانی ئەوێ ماچەکەم هیچ فەرقینی ئێمە لێرە بینیا لەوێ هەرێکێکین مادەم ئەو زمانین ئەو هاوت زمانین هەر یەک کەسین خۆمان جیا ناکەینەوە لێرە شۆ حرمەت و خۆشەویستی خۆم بۆ ئەو برادرانی کە هاوکارین بوون وەکو بەڕێز وەکو برادرانی پشتی کامێرە وەکو برادرانی کە هاوکارم بوون کاکەدانەی خۆشەویست و کاکە هێرش سپاسیانەکەم کە ئەرک و مادوبوونی خۆشەویست مادوبوونیان کێشا لەم بەرنامە و هەروەها کاکە جەلالی خۆشەویست و کاکە جەمال سپاسیانەکەم و سپاس بۆ ئەوی خۆشەویست و بۆ ئەو برادرانە جارێکی تر و حرمەت و خۆشەویستیم بۆ کەناڵە جوانەکەی بەڕێزانە دەربژی بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ کاک بەهمەن کەمال بە کلیپێکیان بە گۆرانیک دینە کۆتایی بەرنمەکە تا بەرنمەیەکی ترۆ تا دیدارێکی ترۆ تا هونەرمەندێکی تر ماڵتان پڕبەی لە گۆرانی و خۆشی هەر شاد بن ماڵەوە زۆر سپاس بژیت قوربانە
وەژایە